ئێمە هەمیشە هەڵێن توانەکانی ژنان زۆر کات ئەگەر بەپی پێویست بتوانیت لە هەر بوارێکا بەکاری بهێنیت ئەتوانیت زیاتر بێت لە توانای پیاوان و بتوانێم کاری باشتر و داهێنانی باشتر کا و هەمیشە ژووتراوە ژنان ورترن لە هەر کارێکا کاری تیا بکەن و بتوانن بە شێوازێکی باش بەرگەی ئەو کارەش ئەگرن کە خۆیانی تیابینەوە ئایا ئەمانە تا چەند لە کۆمەڵگاکەی ئێمە توانیمانە ئێمە بە شێوازە لە شێوازەکان کار بۆ ژنان بکەین لە هەر پێگەیەکا بێت سەحەر ئەوش ئەوەیە کە بتوانیت تۆ چۆن هەوڵی لەگەڵ ئەو کەسێکە توانایەکی باشی هەیە لە هەر بوارێکا بێ ئەمڕۆ خانمێک میوانمانەکە وەکو فۆتۆگرافەر کە بتوانین چۆن کاری لە فۆتۆیا کردووە لە چ بوارێکە کارەکات و ئەو حەز و ئارەزوی خۆی هەی بووە توانێتی لە چ لایەنێکی ژیانە ڕنگدانەوەی هەبێت کاری فۆتۆش هەمیشە وتراوە چاوێکی جیاوازتری ئەوێت وەکو لە کەسانی ئاسایی بۆی کە بتوانێت بە شێوازێکی باشتر دیوە جوانەکەی تری کۆمەلگا و سروشت و هەموو ئەو شتانەی کە ڕۆژانە ئەبینرێ لە ڕێگەی چرکاندنی وێنەیەکەوە ئەمە بێتە بە ئەرشیف ئێمە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز خات و ئاشتی مەحموود دەگەین وەکو فۆتۆگرافەرێ بەڕێزیان لە ستۆدیۆیە ئەگەر فەرمی خات و ئاشتی فەرموو بەخێر باشتی خانی بانی باش فەرموو بەخێر بێ خات سپاس بۆ ئامادەبوونە زۆر بەخێر بێت کامێرەکە نەیە ناو لەگە خۆتە ئەمڕۆ نەمهێناوە باش ئێمە دڵخۆشین کە بتوانین خانمان هەمیشە لە هەر بوارێک لە بوارەکانە بێ بتوانە ڕنگدانی باشیە بێ کاری فۆتۆ چۆن بۆ پیشەی تۆ سەرەتا هەر حەز بوو ئارەزوو بوو وەکو ئارەزوو ینی حەزی خۆم دەسم پێ کرد من تقریبا 2010 بوو دەسم کرد بە کاری فۆتۆگرافی سەرەتا کە دەسم پێ کرد زیاتر بە ئیشی سروشت پۆرترێت یعنی وەکو هیوایەتی خۆم ئەم کرد ئەگەڕام بۆ زۆر شوێنی کوردستان ڕستمەمە کرد بە تایبەتی گوندەکان زۆربەی زۆری شوێنەکانی کوردستانم بینیوە دواتر لەگەڵ کۆمەڵی هاوڕێی خۆما کچ کۆڕپێکەوە پیشانگامانە کردەوە عەرزی فۆتۆکانمانە کرد پیشانی خەڵکمانەیە بۆ جۆرە بوو باش چی بوو دواتر لە بواری مناڵانە قاویتەوە چۆن بوو دواتراتیتە بواری فۆتۆی مناڵان ئۆکەی من بە تەبعیت خۆم مناڵم زۆر خۆشەیە حەزم لە تەعاملکردن لەگەڵ مناڵە دواتریش وەکو بیرم لێ کردەوە لێرە زۆر کەم کەسێ و ئیشە بکە ئەوەشی کایکا ینی زۆر بەوردی نایکات تویان لەواچێک کەمتر شارەزایی لەسەری هەبێ بۆیە سەرچێکی باشم لە وارەیە کرد فترێکی باش ئیشم لەسەر کرد اینجا دەسم پێ کرد زیاتر ئەستەکەم خۆشەویستیەکەیە بۆ مناڵ باشە ئێمە هەمومان دەتوانین فۆتۆ بگرین چکە هەمومان مۆبایلێکمان پێیە کە ئەتوانین کوالیتیکی باشیشی هەیە بەڵام جیاوازی ئێوەی فۆتۆگرافەر چییە لەگەڵ ئەوەی کە ئێمە فۆتۆگرین زۆر جارەڵین ئەوەی ئێوە لە هەموو شێوازەکەی جیاوازتری هەیە بزەبت جیاوازیەکە ئەوەیە چاوی ئێمە جیاواز شتەکانە بینێ وەک لە چاوی کەسێکی ئاساییانی لەوانەیە من زاوەیە هەڵبژێرم بۆ گرتنی فۆتۆکە تۆ زاوەیە هەڵنەبژێری ئەو زاوەیە کە من هەڵێبژێرم زۆر گونجاوتر بێ بۆ گرتنی فۆتۆکە و فۆتۆکە جوانتر دەرچێەوە کارەکە جیاوازەکارەوەیە باشە جاوتت شارەزاییەکت بەدەستێناوە اینجا چوویتەتە بواری مناڵانەوە بۆ فۆتۆی مناڵان چ شارەزایەکی پێویستە بەڕاستی بۆ فۆتۆی مناڵان ناتوانانی تەنیا فۆتۆگرافەر بی و کامرایەکەت هەبێ ئەبێ زۆر شتی کە بزانی ئەبێ لە مەجای ڕێخستنی ڕنگ و دیزاین و ئەوانەیە شارەزابی چونکە زۆر شت بەکارێنی لە فۆتۆی مناڵە وەکو فۆتۆی ئیشی پۆرترێتیان سروشتیان مۆدل ئەوە نییە کە تۆ کەسەکە ڕسمیەگری لە ڕێخستنی ڕەنگابێ شارەزابی لە هەنێکات لە درومان و لە چنین و لە وێنەکێشان و هەموو ئەوانت پێویستە بێ بەڕاستی لە ئیشەکەیە لە لای هەموو جگە لە هەموو ئەوانش ئەبێ بزانیت چۆن هەڵسکۆ لەگەڵ مناڵە ئەەکەی کە ئەوە زۆر گرنگە تەحمولێکی زۆر گەورەت ئەبێ هەبێ چونکە کاتێکی زۆری پێچێ وێنەگرتن لەگەڵ مناڵە باشە چرکاندنی فۆتۆ بۆ مناڵ ئەو کاتانەیە کاگای لە خۆی نیە کاتێکە پێکەنێ کاتێکە کاگری کاتێکە لە هەڵسوکەوتێکی زۆر جیاوازایە ینی کۆمەڵێک فۆتۆ گەربێنیتە بەرچاوی خۆت بۆ نمونە کاتێکە کە دایکەکەی کە لە باوەشی دایکایەتی چەند پشوێکی جوان وەرەگرێ ئەمانە تا چەند تۆ کارە لەسەرم بابەتانە کردو چکە بێ فۆتۆ سەرنجڕاکێش بێت بزەبێت کات هەبووە بۆ گرتنی یەک فۆتۆ ساعتێک و 20 دقیقەی خایەنەوە یعنی بێم جەمەلە ساعتێک و 20 دقیقە چاوەڕێم کردووە هەتا فۆتۆیەکم دەست کەوتووە کە بە دڵی خۆمە
لەبەرەوەی مناڵ زۆربەی کات کە بەخەبەرە دەستکاری دەموچاویەکە جوڵاکە ئەوواکە ئەبێ چاوەڕێکەی تا هێواشە بێتەوە تا لەسەر خۆیە تایان ئەخەوێت یعنی زۆر کاتە دەبێت بۆ گرتنی فۆتۆیەکی گونجاو بۆ مناڵ. بۆچی هەموو فۆتۆکانە مناڵەکان خەوتون؟ لەبەرەوەی مناڵ کە بەخەبەرە بەباشی ناوەستێ کاتت بە خەواڵوتی و بهێنم بۆ لای جەنابەت ئەبێ خۆم بیخەوێنم محاوەلەی خەوتنی یەکەم چۆنی خەوێنی تەکنیکی خۆی هەیە ئەویش هەنێک دەنگ هەیە بەکارێنم هەنێک جوڵا هەیە بەکارێنم باو شێوەیە خێنم. باشە زۆر کات دایک و باوک حەزەکەن مناڵەکەیان لەو تەمەنی کە زۆر چاوایە یاخود تامنێکە لە یادی لە دایک بوونەکەیە هەستەکە کۆمەڵێ فۆتۆی بمێنێ ئەڵێ کە گەورە بوو ئەم فۆتۆیانە ئەبێتە بەشێک لە یادگاری تا چەند کار لەسەر بابەتاکەی. ئێمە بەستت ئەوەیە بە یعنی داوا لە تۆ بکەن کە فۆتۆیەکیان بۆ بگری لەوەی خۆیان جیاوازتر بێت. ئەوە کارکردن لەسەرەوە چۆنە ئەوەیە کە ئەو ئیشەیەکەی کەم یعنی لەوانەیە تۆ لە ماڵەوە وێنەی مناڵ زۆر گرتە بێ بەڵام ئەوە کە منەیگرم زۆر جیاوازە لەوەی کە دایک و باوکەکەیان کەسێکی ترەیگرێ بەکارێنانی زۆر پێویستیە کە بەکارێنم جلوبەرێک جیاوازە زۆر شتەیە بۆ مناڵەکە کە بەکارێنم جیاوازە لەوەی کە تۆ فۆتۆیەکی ئاسایی بۆ مناڵەکەگری بۆی بمێنێتەوە لەوانەیە تۆ فۆتۆیەک بگری لە جوڵەیەکی مناڵەکەیان بەخەبەرەیان ناوەستێ بەزەوەی من ئەکەم جیاوازە یعنی لە شێوازەکەی کە بۆی ئامادەکەم لە جلوبەرگەکەی لە زۆر تەکنیکا کە بەکارێنم لە شێوازی دانانی مناڵەکە ئەوانە فەرقەکەت. باشە باست کرد وەکو ڕنگ ئەبێ ئاگاشت لە ڕنگ بێ وەکو ڕنگ زیاتر چی بەکارەهێنێ بۆ مناڵان خۆم بەتەبات حەزم لە ڕەنگی زۆر زەقۆ ئەوە نییە هەرچەنە ئەوە نابێ من حەزی خۆم زاڵکەم بەسەر ئیشەکەیە ئەبێتەوە ڕنگانە بەکاربێنی کە بۆ مناڵ جوانە و بەکارێت و ڕەنگی هادی ڕەنگی سەرنجڕاکێش و نرم چونکە خۆ دەزانێ مناڵ کاینێکی زۆر بەری و مینە ئەبێت تۆ هەوڵ بێ و ڕنگانە بەکاربێنی کە لەگەڵ یاگونجێ ئەمجا ڕەنگەکانیش بە پێی بەبیەکان جیاوازە بۆ کچ کۆمەڵە ڕنگ بەکارێنم بۆ کوڕ کۆمەڵە ڕەنگ بەکارێنم هەرچەنان ئێستا هەندێک جار هەرام فۆتۆی جەنابەت مناڵ وەکو مەلۆتکەکردن ئەی پێچنە قماشێکەوە یعنی ئەڵەی دۆڵمەیەوە ئەی پێچنەوە ئەم پێچانەوە بۆ فۆتۆ دەستورێکی تایبەتی هەیە وەتە خۆت ئەڵێ یان نابێت بەڵێکەکە شێوازی پێچانەوەکان شێوازی دانانەکان هەموو ئەو شێوازانە تایبەتە بە ئیشی فۆتۆگرافی نیوبۆرن یعنی ئەوە نییە کە دایکەکە لە ماڵەوە ئایکالەوانەیە دایکەکە لە ماڵەوە بوێری ئەوە نەکا بۆ شێوەیە بتوانێت بیپێچێتەوە یان داینێ ترسی ئەوەیە کە ئازارێک بە مناڵەکە بگا هەرچەنە هیچ ئازارێکی پێناگا زیاتر ئەو شێوازە پێچانە و دانانەی کە بۆ ئیشی نیوبۆرن بەکارێت لەو شێوازە چێت کە لە سکی دایکەکەیە بەیبیەکە باشە بۆ شکڵێ خۆت نێوانت چۆنە لەگەڵ وێنە کێشانە باشم باشی من لەگەڵەوەی کە گفتوگۆکەین سەرنجی وێنەکانێم تێکەڵکردنی ڕەنگەکان زۆر بەزەبەت وەکەوەی کە باسم کرد سەرەتا ئەبێ کە فۆتۆگرافەری نیوبۆرم بوو یانە شارەزای ترێ هەبێ من خۆم هەر بە تەجروبەی خۆم لەبەرەوەی هەر لە مناڵیەوە حەزم لەشت بۆ تاقیکەمەوە درومانەزانم وێنەکێشانەزانم ئەوە فۆتۆگرافیش ئەزانم ئیشی دەست ڕێخستنی ڕنگ زۆر شتیکە هەیە کە ئەیزانم. ڕسمی مناڵیان بۆ هەڵگرتویت لەو کاتێکم هەم ڕسمی مناڵە بەڵێ بەزۆکۆ نییە کە خۆم گرت حەستێک خۆت بوویتە خۆ بۆ خۆ بگرتە زۆر جار ئەو ئیشانەی کە لەگەڵ مناڵێکی ساوە مناڵێکی 4 ساڵان بەرکەوتنێ ئەبینین ئەو ئەرکانە سپێدرە بە خاتوونەکان ئەوەی کە ئێستا وەکو فۆتۆگرافەرێکی مناڵی بۆ نمونە ساوە ئیش ئەەکەی تا چەند ئەوەی کە خاتوونێکی وای کردووە زیاتر سۆز و خۆشەویستیت هەم لەگەڵ مناڵەکانە بۆ دروست بکە هەم ئاسانکاری بکە بۆ ئیشەکەت بەبستمانە هاوکارێکی پیاوت ئەگەر وایە بەقەت تۆ نەیتوانێت نا من هەموو کاتێکەڵم هەرچەنە لە بە شێوەیەکی گشتی لە ئەوروپا پیاوی زۆرە میشاکە بەڵام زۆر قورسە بۆ پیاویشی نیوبۆرم کات لەبەرەوەی زۆر تەحملکردن نەرمونیانی لەسەر خۆی دایکایەتیە بەڕاستی پێویستی بۆ شتانەیە ئیشی نیوبۆرم بۆیە لەوانەیە زۆر قورس بێ بۆ پیاگەگەر ئیشە بکە لەوانەیە من بتوانم تەحملکەم بە سەعاتێک لەگەڵ مناڵێکە بیخەوێنم هەوڵ بەم هادئیکەمەوە هەوڵ بەم ئەو فۆتۆیم دەستکەوێت کە خۆمەمەوێ بەڵام پیاوێک توانای ئەوەی نییە.
ئەوە چاوەڕێ بکە هەموو فۆتویانی کەی بینین شوێنێکی تایبەت بە خۆت هەیە کە بتوانین مناڵانە لەوێدانی وەکو ستۆدیۆیەک بێت کە بتوانین کاری بەداخەوە لە ئێستا ستۆدیۆم نییە هەرچەنە ئەوە خەونی منە ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکی شا بە تەمام شتێکی وا بکەم من ئەچمە ماڵی دایکەکە فۆتۆکان ئەگرم هەموو ئەو شتانەش لەگەڵ خۆمە بم ئەو ستۆدیۆ بچووکە لە ماڵی دایکەکە دروستەکەم لە مەسافەی مەترێک 2 مەترە ئیشی خۆمەکەم لایتین و شتیش زۆر کەم لایتین بەکارێنم لەبەرەوەی کە هەستەکەم ڕووناکی ئاسایش زۆر نرم و جوانترە لەسەر دەموچاوی مناڵ هەوڵەیەم لە شوێنێکی ماڵەکەی و ئیشە بکەم کە ڕووناکی گونجاوە زیاتریش لەبەر پەنجەرەی شەکەم کاتێکی دیاریکراوی ڕۆژ هەیە بۆ تۆ گونجاو بەڵێ زۆربەی کات لە سعات 2 بۆ 4 هەستەکەم و مەسافەیە زۆر باشە بۆ ئیشی من هەرچەنە چوونی من بۆ ماڵی دایکەکە زۆر مرتاحیە بۆ ئەو لەبەرەوەی خۆتە زانی مناڵی بچووک زۆر قورسە هێنانە دەرەوەی بەڵام بۆ من لەوانەیە کە مەگیشەکە قرستر بێ باشە زۆر کاتە بینین خۆت وەڵامت داینەوە کە بخەوی تر بێ کێشەم لەگەڵیا بەڵام زۆر جا مناڵ زۆر جوڵەی جوانیشی هەیە ینی تەنانەت لەو تەمەنەیە هەر دەستەکان و قاچەکانی بەرز کاتەوە تۆر حەزەکەی تۆنتون باشی پیا بکەی ماچی بکەیت یان پێکەنینەکانی کە لەگەڵ دایکیکە خۆت سوودی لەم لەحزانە نەبینی بڵێ ئەوەش هەیە بەڵام ئەوە بەپێی تەمەنی مانگەکانی بەبیەکە گۆڕێ بۆ نمونە سەرەتای لەدایک بوون هەتا 20 ڕۆژ باشترین کاتە تۆ بۆ ئەوەی وێنەی نیوبۆرنی بگری بەڵام کاتێک دایکێک بۆ نمونە درنگ ئەزانێت کە کەسێک هەیە ڕسم مناڵەکەی بگرێ کە قسە لەگەڵ منەکە بەبیەکەی 3 مانگە 4 مانگە ئەو کاتە بەی جۆرە بیر لەوە ناکەمەوە بیخەوێنم چونکە مناڵ کە ئەگاتە تەمەنی 3 مانگ و 4 مانگ بەرەو سەرەوە هەنێ جوڵەی جوانی هەیە پێکەنینی هەیە قسەی لەگەڵەکەی ڕەتفعلی جوانی هەیە لە وێنەکانی شالاوانەیە لەوە هەبێ لەو کاتەیە سوود لە خەوتن نابینم زیاتر سوود لەوا بینم قسەی لەگەڵ کەم و بیانمە پێکەنین ئەوەش بەکارمێناوە لە فۆتۆکانە ئەمە تەمەنەکان هەموو ژێر 1 ساڵە ئەوەنی کە لە فۆتۆکانە هەوڵە نەداوە مناڵی گەورەتریش فۆتۆیان بگری یا هەتا فۆتۆی ئەوانیش بەڵێ هەمە بەڵام نازانم بۆچی زیاتر ئەو فۆتۆیانم لەگەڵ خۆمایەناکە ساوایە فۆتۆی گەورە شەگرم فۆتۆی یادی لە دایک بوونم زۆر گرتووە 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ هەموو تەمەنێک فۆتۆی دووگیانی خاتونم گرتووە خانمانم گرتووە و ئیشانەشم کردووە بەس زیاتر ئیشەکەم خاڵبەتەوە بەسەر نیوبۆرە ناگینە ئەوانیشم کرد باشە هەوڵ نایی پێشانگایە بکەیتەوە بۆ هەموو فۆتۆیانت وەڵاهی پێشتر پێشانگام زۆر کردووە طبعا پێشانگای هاوبەش زیاتر لەگەڵ هاوڕەکانم بەڵام لە بابەتی نیوبۆرنانە تا ئێستا پێشانگام نەکردووە پێشم خۆشە ئەگەر دەرفەتێکی وا بگونجێ بۆ نا چکەم بوارەیان تۆچێک جیاوازترە بە تایبەت بۆ مناڵ لەوانەیە کۆمەڵی خێزان دایک و باوک ببینن لە پێشانگایەکە مناڵەکەیان ئەبێتە یەکێ لەو وێنانەی کە بۆ خەڵک بیبینێت ئەمە لەوانەیە کارێکی جیاوازتر بێت وایە بەڕاستی بیرم لێ نەکردێتەوە تا ئێستا بەهۆی سەرقاڵیمەوە بوو بێ بەڵام شتێکی جوانە ئەگەرەوەش ڕێ بکە باشە تا چەند لەگەڵ ئەوە هەی فۆتۆکانت گۆڕانکاری تیا بکەی ئێدیتی بکەی فیلتر بەکاربهێنی ئیدیت بەکارهێنم من ئیدیتەکەم یعنی بۆ فۆتۆکانم بەڵام زۆر کەم ئیدیتێکی لەو شێوەیە کەم کە گۆڕانکاری لە فەیسی ڕاستەقینەی بێبیەکەی بکەم یعنی ئیدیت لەوانەیە بۆ هەنێک گۆڕانکاری لە ڕەنگە لە هەنیشتی بچووکە لە ڕووناکی ئەوەیە ئیدت لەسەر ئەوە ناکەم دەستکاری شێوازی بێبەکە بکەم گەورە بخۆی بناسێتەوە بزانە مناڵ ئاوا بووە ئێستا خۆ گەورەکان هەمەنە فلتەر بەکارێنە زۆر جاخۆیان نین ئەو کامێرەی تۆ بەکارێنی چی جۆرێکە کوالەتی باشە کانون بەکارێنم هەر لە سەرەتای فۆتۆگرافیمەوە حەزم لە کانونە اینجا زیاتریش ئەو لێنزانە بەکارێنم کە بۆ ئیشەکەی من بەسوودا ئیشی من پێویستی بە لێنزێکە زیاتر کە بۆ پۆرتریت کە بۆ نیوبۆرن بەکارێت ینی لەبەرەوەی من کە سەرەتا دەستم پێ کرد بەڕاستی لە کوردستانە هیچ کەسێک نەبوو کە بتوانم زانیاریەوەی لێوەرگرم بۆ نیوبۆرن ئەبێ من چ جۆرە لێنزێک بەکاربێنم چ جۆرە کامێرایەک بەکاربێنم دانیشتم خۆم لە یوتیوب لەسەر فۆتۆگرافەرە جیهانیەکان ئەوانەی کە لە بواری نیوبۆرن ئایشەکەن متابعەم کرد
ئەو زانیاریانە هەمووی خۆم دەستم کە تەنانەت بەس لە یوتیوب بۆ تۆ توانیت بەڵێ تایبەت نەبوو بە خۆت بیبینی پێشتر خولم بینیوە 2010 2011 ئەوانە بە زیاتر ئەو خولانی کەم بینی لەسەر شارەزایی لە بەکارهێنانی کامێرا لە شێوازی گرتنی فۆتۆ لە جۆرەکانی فۆتۆ ینی بە شێوەیەکی گشتی لەسەر ئیشی فۆتۆگرافی بەڵام لەسەر ئیشی نیوبۆرە نەخێری هیچ خولێکم نەبینیوە تەنها بە سەرچی خۆم باشە ئێستا بارودۆخەکە چۆنە هەر ناچاری بۆ ئاپدێتکردنەوەی خۆت هەرسوود لە یوتیوب وەرگری یان بوارەکە کەسانێک هاتوونەتە بۆ ئەپدێتکردنەوەی زیاتر پشتم بەوە بەستووە کە بەردەوام ڕۆژانە وێنەی تازەی فۆتۆگرافەرە جیهانیەکانە بینم کە لە بوارەی شەکەن ئەو تەکنیکە تازانەی بەکارێنن ئەو شێوازانەی کە بەکارێنن زیاتر سوود لەوا بینم باش بینە سەر پێگەی ژنان لە بوارە جیاوازەکانە تا دەست داوەتەم کارە لەوانەیە پێشتر چەند ڕێگریەک هەبوو بێیان خۆت نەوتوانی بێت ئەوەی کە نیاستە بیکەی نەوکرد بێت ئێستا پێگەی ژنان ئاستێکی باشی بەخۆی بینیوە کە بتوانی کاری سەر بەخۆی خۆتە بێت کە من دەستم کرد بە ئیشی فۆتۆگرافی وا بزانم بە منەوە 3 بۆ 4 ژن بوون لە بواری فۆتۆگرافیا من 2010 دەستم کرد بە ئیشی فۆتۆگرافی ئەو کات بە پەنجەی دەستەژمێران بەڵام ئێستا خۆشبەختانە زۆر کچیکە بینم لە بوارای شەکەن بەڕاستی من زۆر معجبی شەکانیشانم زۆر جوانە زیاتریش ئەو ئافرەتانەی کەی بینم لە بوارەی شەکەن ئیشی نیوبۆر نەکەن لەوەشە چێ کەسێکە هاوسەرگیریەکە زیاتر مرتاح بێ بۆی لەگەڵ کچێکە ئیش بکات لەبەرەوەی خۆ دەزانی کە چاوی ئەوان جیاوازترە بینێ لەسەر خۆترن لەوانەیە تەحمولیان زیاتر بێ بۆی شەکە هەرچەنە بەڕاستی من هونەری پیاوانیش زۆر بە باشی هەڵسەنگێنم لە بوارەیە بەس کچان ئێستا بڵێ ژمارەیان زیای کردووە خۆشبەختانە خەڵکی مێشکی فراوانتر بۆ لەو بوارەیە لەوانەیە خێزانەکان ئێستا زۆر کەمتر ڕێگرن دایک و باوکی ئێستا لەوانەیە زۆر دڵخۆش بێ بەوەی کابینێ کچەکەی حەزی لە کامێرایە حەزی لە ئیشی فۆتۆیە ئەوش شتێکی باشە ئێستا کەسێک گوێی لە قسەکانی جەنابتەوە بێ حەزی لە فۆتۆگرافێریش بێ بە تایبەت کچیش بێ پێی ئەڵەی چی بکە لە چیە دەست پێ بکە ئێمە بەستە لە بواری نیوبۆرنا لەسەر لە بواری نیوبۆر ناپێی بڵم لە چۆ دەست لە بوارەکەی خۆتە باشە سوتفەی ئەوم زۆر کردووە هەر لە ڕێ پێیجەکەش مۆبیلانی ئاوا تا ئێستا چەند کەسێک قسەی لەگەڵ کردوون بۆەوە بە هەموو توانای خۆمەوە چۆن دەستم پێ کردووە ئاوا زانیاری ماوەتێ ینی سەرەتا پێڵە مەبێ کەسێک بیبزانی چۆن لەگەڵ مناڵ هەڵسوکەوتەکەی کە ئەوە گرنگترین شتە ئەگەر نەزانی چۆن لەگەڵ مناڵێکی ساوای هەڵسوکەوتکەی قرسە بەیشەکە بۆت ئەو فۆتۆیە دەست ناکەوێت کە خۆت ئەتەوێ ئەبێ نەرمونیان بی ئەبێ تەحملی زۆرت هەبێ ئەبێ لەگەڵ مناڵا بزانانی چۆن هەڵسوکەوتەکەی جگە لەوە زانیاری پیاکەی لەسەر ڕێخستنی ڕنگ و دیزاینکردنی شێوازەکان و اینجاش خۆت دەوڵەمەند کەی لە بواری فۆتۆگرافیا بگەڕی بە دوای ئەو زاویانەی کە بەکارەهێنرێن بۆ گرتنی فۆتۆیەکی نیوبۆرن چونکە ئەو زاویەی کە بەکارەهێنرێ زۆر جیاوازە لەگەڵ ئەو زاویە کە بەکارهێنی بۆ فۆتۆیەکی ئاسایی کەسێکی گەورە باشە ئێستا بینی زۆر کات دایک و باوکان ئەگەر سەرنجمان نابێت زۆربەی ئێواران کەیتر تۆزێت دنیا فێنکەکە پارچی هەواری شار پارچی ئازادی شوێنێکە ڕازێنەوە مناڵەکانی تر ساڵ لە دایکبوونێتی ترم شوێنە ڕازێنەوە بە شێوازێکی ژەی گۆڕن کە ئیترەمە بێتە یادگاری بووی کاری ئەوە نەکردووە کە لەو شوێنانەیە فۆتۆیان بگری کاری فۆتۆی لە دایک بوون و کاتێک کە دایکەکە دیزایانی بۆ کردووە و فۆتۆی ئەوە زۆر کردومە چکە زۆر جارە بینی کە خانمان لە بوارێکە لە دەرویان بینین دڵخۆشە بین ئەڵێن ئەوانیشی تر تا ڕێچکەیان شکان کەیتر ژنان نابێ نیشانە بکەن نەخێر شان بەشانی پیاوانەوانیش توانەکانیان باش دەگەر دوو سێ کەس ئەوانەی کەسە هەر ئاماژەی پێ حەست بکەن فێری ئەم بوارە بن گەر تۆ ببینن لە شوێنی چوا بێگومان ئەوانیش لەوانەیە کارەکان لە ئاسایی بێتەوە لەو کۆمەڵە ڕێگریەکە هەیە وایە بەڕاستی ئەو کارانەشم کردووە فۆتۆی لە دایک بوونم زۆر گرتووە بۆ بەیبیەکان 1 ساڵ 2 ساڵ 3 ساڵی تر بەپێی تەمەنەکان ئەو کارەشم بەڵە کردووە باش بە تەمانیت خۆل بکەیتەوە یان بۆ نمونە هەر لە ئەکاونتەکەی خۆتەوە هەوڵە داوە کۆمەڵە فێرکاریش بڵاو بکەیتەوە ئەو زۆر بیرم لێ کردوێتەوە پێشم خۆشە بەس هەستەکەم هێشتا کاتی نهاتوە ئینشەڵڵا بە زووی ئێساوی کە من ئاگاداریم لە ڕێگەی ئۆنلاینەوە هەموو شێوە کار یاخو فۆتۆگرافەر بێ ئەوەی خۆی بەشدار بێ ئەتوانێت
لە چەندین چەپڕچێ و فستیڤاڵا بەشدار بێ بە نردنی چەند فۆتۆیەک ئەم بواری تۆش جیاوازترە ینی بیری لەوە نەکردوەوەی چە لەو چێبڕچانەچکە لە وڵاتە عەرەبیەکان ئەنجامەدرێ و لەسەر ئاستی جیهانیش لەوە وڵاتانی ئەوروپاش ئەنجامەدرێ پێیسی تر تۆ فۆتۆکەی خۆت دەنێریت و دوچار فیدباکت بۆ گەڕێتەوە کاری لەم شوێر نەکردووە نەم کردووە پێشتر بە زۆر پێشانگا و کێبڕکێ و لەوانەیە زۆر بەشداریم کردووە بەڵام لەوەتی دەستم کردووە بە ئیشینی و بەرن نەم کردووە لەوەشە چێ لەبەر بەهۆی سەرقاڵیمەوە بێت چونکە زۆر قەس سەرقاڵم بەکارەکەمەوە بەڵام بیریشم لێ کردوێتەوە شتێکی باشی شاگەر بێتە بەردەم بابەتێکی وا بەشداریەکەم بە خۆشحاڵیەوە باش ئێمەش چاوەڕێکێن ئینشەڵڵا پێمان بڵێ لە کۆتایی قسەکانە ئەگەر خاڵێک ماوە پێت خۆشە وەکو فۆتۆگرافێرێکی خاتوونی سەرکەوت و ئاماژەی بۆ بکەی گوێمان لە تۆیە پێم خۆشە کچان لە هەر بوارێکی نەک هەر بواری فۆتۆگرافی هەر بوارێکا کە لە مێشکیانایە هەوڵی بۆ بن پێش هەموو شتێک ئەوە نەکەن یانی کە قورسی نەخەنە سەر ئەو شتێک کە لە مێشکیانایە هەر شتێک کە حەزت لێی بوو بیکەی هەوڵی بۆ بە مەترسا دواتر ئەگەی بەوەی کە خۆت ئەدویست من کە سەرەتا دەسم پێ کرد خێزانەکەم لەخوا بەزابێ هیچ کەسێ ڕێگر نەبوو بەڵام لەگەڵ ئەوەشا هەستمە کرد زۆر پشگیریان ناکردم چونکە چاوەڕێ ئەوە نەبوون لێم کە بەو شێوەیە بەرەو پێشەوە ڕۆژێ ببێ بە پیشەت و سەرکەوت و بەس هیچ کۆڵم نەیە هەوڵممە بە هەموو توانای خۆم و توانیشم لەخوا بەزابێ ئەوەی کامیست پێی بگەم هەرچەنە زۆری ترماوە لە ڕێگەم هیوادارم ئازابن لە بڕیاریان لەوەی کە حەزیان لێتی باش منیش وەکو دوایین پرسیاری خۆم هیوادارین کە بیر لەم بابەتە بکەیتەوە لایندەیە بە تەمای شوێنێکتەوێت بەس خۆت نا کۆمەڵی خانمی کەش لەگەڵ تابێت کە بتوانی کۆمەڵی ئەرچیکان بیتێ لایتێنت بۆ بکەن یاخود لە ڕای جلوبەرگ و لە ڕووی دیزاین و لەوانەیە ئەمە توانین بە تیمێک ئیشی باشتر و جوانتر بکەن هەم سوودی بۆ خۆ دەبێت هەم تۆش سوود دەبەخشی بە چەند کەسێکیکە بیرۆکەی وا هەیە لای تۆ بەڕاستی وەکو سەرەتا وچم ئەوە خەونی منە بەڕاستی ئێستا بۆ بە بەشێک لە خەونی من کە زۆر حەز ئەەکەم شوێنێکی وا هەبێت لەبەرەوەشە کە تا ئێستا دەسم ناوەتێ چونکە ستودیۆیەک و شوێنێکی ئاوای نێوبۆرن ناتوانانی زۆر بە سادەی بیکەی ئەبێ شوێنێکی زۆر پێویستەکە کە بکرێت لەواچێ دەرفەتەکە بۆ من نهات بێتە پێشەوە تا ئێستا بەڵام خەونی منە ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکا شتێکی واکەم و هەوڵەیەم کۆمەڵی خاتوونی کەش لەگەڵ خۆما بتوانم هەلیکاریان بۆ بڕەخسێنم جگە لەوەش هەر کەسێک بیاوێت زانیاری وەرگرێ لەسەر ئیشەکەم یان بیاوێ ئیشەکەی من بکە بتوانم لەوێەوە زانیاری بەمێ یان خولی تایبەت بکەمەوە بۆ خاتوونانەی حەزیان لە بوارینی و بۆرنە زۆر شتیکە لە مێشکمایە هیوادارین کە بتوانانی هیوایەتەکان و حەزەکانە بێدەدی ئەمە دڵخۆش بینم ڕۆکە لای ئێمە میوان بووی بە هیوای سەرکەوتن چاوەڕێی ئایندێشی باشە لێکەین کە بتوانانی کارەکەت بەرفرانکە دیبارە سپاس بە ئامادە منیش سپاستانەکەم سپاس بۆم دەرفەتە جوانە زۆر خۆشحاڵم ئێمەش سپاسی تۆکەین بە بێگومان مرۆڤ هەر شتێکی ببێت نییە و نابێت لە بەرامبەر یامانای نامێنێت